باڵندە بەخێوکردن لە قەفەزا بۆ جوانی لەناو ماڵە حرامە؟ زۆر باشە قوربانگیان مەسەلەی باڵندە بەخێوکردن ئەو باڵندانی کەوا وەکو کەناری وەکو نازانم پێڵێن فنسی پێڵێن تێرحوبی پێڵێن ئەمانەی پێڵێن ئەمانە دروستە لەناو قەفەزا بەخێو بکرێ بەڵام ئەبێ ئەو قەفەزا هێندە پان و بەرین بێ کە ئەو بتوانێت سڕی باڵی دەرکات. بەداخەوە ئێستا خەڵکانێکەیە قەفەزەکە هێندە بچووکە ئەو تەیرە ئەو باڵندە ناتوانێت سڕی باڵی خۆی دەرکات بە هیچ شێوازێ ناتوانێت. ئەمە دروستە و ئەو تەیرانی کەوا بەڕاستی ئەگەر لە قەفەزا نەبێ ناژی بەو تەیرانە دروستە، بەڵام تەیرێکەوە ئەفرێت باڵندەیەکەوە یعنی ئەژێ لە هەر شوێنێکا بێ ئەژێ لە کوردستان بێ لە دەرەوەی کوردستان بێ لە سەد لە گەرمیان بێ لە کوێستان بێ ئەمە بە هیچ شێوازێک نابێ بکرێتە قەفەزەوە چووکە ئەمە حڕیەت و ئازادی لێ ئەسەنیتەوە. ئێستا کۆکتێل